کۆبانەی خۆراوەی کوردستان نزیکەی مانگێکە لەلایەن تاقمە تیرۆریستیەکانی داعشەوە گەمارۆدراوە و کۆبانەی کەوتووەتە بەردەم مەترسیەکی گەورەی پیلانگیریەکی هەرێمی بە مەبەستی لەناوبردننی دەستکەوتەکانی گەلی خۆراوە. گەلی کۆبانێش بە ئەو پەڕی ورەبەرزیەوە لە بەرخۆداندایە تورکیاش سنووری بەڕووی کوردانی خۆراوا داخستووە و نایەڵێت کۆمەک و هاوکاری بگاتە کۆبانێ. أنا لا أستغرب موقف تركيا من شعبنا الكردي العظيم. هەڵوێستی تورکیا بەرامبەر گەلی کورد باش نابینم. گەلی کورد ئەو گەلەیە کەوا قوربانیەکی زۆری داوە بۆ بەدەستخستنی ئازادی و مافە ئینسانیەکانی. هەڵوێستی تورکیا بەرامبەر کۆبانێ خیانەتێکی گەورەیە. زۆربەی وڵاتانی جیهان لە بەرەیەکدا پەیامی لەناوبردن و بەرەنگاربوونەوەی پاکتاوکردنی داعشیان نیشاندا بە تەنها دەوڵەتی تورکیا نەبێت خۆی بەدوور گرت. سیاسەتەکانی تورکیا بەرامبەر دۆزی کورد و خۆراوای کوردستان و ناوچەکە پێچەوانەی گوتارە سیاسیەکانی ئەردۆگانە. لەلایەکی دیکەشەوە گەلی باکووری کوردستان دژی سیاسەتەکانی ئەردۆگان بەرامبەر خۆراوای کوردستان ماوەی چەند ڕۆژێکە ڕژاونەتە سەر شەقامەکان و خۆپێشاندان و ڕوبەڕووبوونەوەی تون لە نێوان هێزە ئەمنیەکانی دەوڵەتی تورکیا و خۆپێشاندەران هاتووەتە ئاراوە. كوباني هي نساءها تقاتل أكثر من رجالها وبالتالي من المعيب على تركيا. لە کۆبانێ زۆربەی ئەو شەڕڤانانەی کە لە بەرەنگاربوونەوەکانی دژی تیرۆر و داعش دەجەنگێن ئافرەتن. ئەمە شەرمێکی گەورەیە بۆ دەوڵەتی تورکیا و ئەو وڵاتانەی دیکە کەوا هاوکاری داعش دەکەن. شەرمێکی گەورەیە بۆ ئەو وڵاتانە کەوا دەیانەوێت ئیرادەی یەکڕیزی کورد لەناوبەرن. گەلی کورد ئەو گەلەیە کەوا مێژوو پێمان دەڵێت دەیان ساڵ لە عێراق و پارچەکانی دیکەی کوردستان قوربانیەکی زۆریان داوە بۆ بەدەستهێنانی مافەڕەوەکانیان. هناك ازدواجية بالتعامل من قبل الحكومة التركية. دووڕوویەک هەیە لە شێوازی سیاسەتی حکوومەتی تورکیا لە بەرامبەر بوونی تاقمە تیرۆریستەکانی داعش. دەوڵەتی تورکیا لە کۆبوونەوەکانی جدە و پاریس ئەڵێت ئێمە دژی تیرۆر و داعشین بەڵام ئەبینین ژێربەژێر هاوکاری داعش دەکات. ئێمە دەستێوەردانی دەوڵەتی تورکیا لە کۆبانێ و ڕۆژئاوای کوردستان ڕەت دەکەینەوە و داواکاریشین وڵاتە زلهێزەکان بە سیاسەتەکانی دەوڵەتی تورکیادا بچێتەوە چونکە لە ئێستادا کۆبانێ لە بەردەم هەڕەشەیەکی مەترسیداردایە. تورکیا لە ناوچەکەدا تەنها وڵاتە کەوا دوورە لە بەشداریکردنی هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانان بۆ سەر مۆڵگەکانی داعش. زۆرێک لە چاودێران و میدیاکانی جیهان باز لە بوونی پەیوەندی و هاوکاری تورکیا لەگەڵ تاقمە تیرۆریستەکانی داعش دەکەن و تورکیا بە یاریدەدەرێکی بەهێزی داعش ناو دەبن. بەرخۆدانی کۆبانێ هاواری گەهیشتە جیهان و گەلی کۆبانێ داوای هاوکاری لە هاوپەیمانە نێودەوڵەتیەکان دەکا و سیاسەتەکانی تورکیاش بەرامبەر کورد و کۆبانێ پێچەوانەی ئەو سیاسەتانەیە کە باز لە پرۆسەی ئاشتی دەکات لە باکووری کوردستان و لە ئێستاشدا سنووری نێوان باکوور و ڕۆژئاوای کوردستانی داخستووە و ناهێڵێت بە هیچ شێوەیەک هاوکاریە مرۆیەکان بگاتە شاری کۆبانێ. بەهمەن حەسەن، کورد سات نیوز، بەغداد.